مامۆستا خالید دەڵێن قسەی خۆشت زۆر لە کنە ئەوجا هەندێکمان لۆ برێ زانین چت لە کنە بەسەر هاتەکی خۆش تەکی خۆش لە زانکۆی بی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی بی ئەو شتانە جابێ لەسەر خۆم بیان هەر شتێکی هەبێ لەسەر خۆت بێ باشتر ئەگەر نا قەی ناکە مۆزوعی کەش بێ ئەستا مامۆستا سەلیمی ناکاکە و پەرلەمانتارە بە دەرەخەتی نایەت حەسانەی هەیە وای ئەڵینەوە بۆ مامۆستا سەلیم باسی کە وەڵڵاهی دیارە شتە خۆشەکان یەکجار زۆرن و خاستە ئێستاش کە برێن جەژنە ئینسان دائیمەن کە ئێمە زۆر جاری وا هەیە قسەی خۆش دەکەین ینی لەوەمانە ئیشاڵە دڵی خەڵک پێ خۆش بی ینی زەردەخەنە پەلێ سەر لێویانۆش ئیشاڵە جا زۆر جار وەیە دەبینی یەک تەلەفۆنم لۆ دەکا وەڵام مامۆستا زۆر جێ لە نوکتەکانت ڕادەگرم هەر لەی وایە من نوکتە شتی وای لۆ دەرێمە من تو مەزە خەڵک چ دەکا من لە ئاخری وتارەکان هەموو جارە قسەیەکی خۆش دەکەم من ناوم لێ ناو قسەیەکی خۆش قسەیەکی دینی مەسەلەن ئەو هەردەستی هەمووان کۆ دەکاتەوە ئەو مەقتەعانەی ئاخیر جاوا دەزانی من نوکتەی لۆ خەڵکی دەوە وەڵای مامۆستا نوکتەکانە زۆر خۆشن ئاجا زۆر جار ئێمە تەبعەن تووشی ئەو حاڵەتانە دەبینە و شێوازانە لە ژیانی ڕۆژانەدا بەڕاستی بەس ئەلحەمدولله هەمووی جێگەی دڵخۆشیە یعنی هەمووی جێگەی کەیف خۆشی ئینسان هەیە لەناو کۆمەڵگەی کوردیدا ئەوی ژەوەیە تا ئەم لەحزەیە سوپاس بۆخوا باسی هەندێک شەلاتیەوە ناکەین بەڕاستی کە ڕێز لە مامۆستا ئاینی ناگرن بەڵام باسی عوامی خەڵکەکەین تا ئەم لەحزەیە ئەلحەمدوللیلا ڕێزێکی تایبەت لە مامۆستا ئاینیە گیرێت دەچیتە مەزلیس لەبەر هەڵدەستن مەسەلەن دائیم لە ژووری مەزلیس مامۆستا ئاینی دادەنیشی ئاخر ئەمە ئەو عیلمەی کە مامۆستای ئاینی پێیەتی بەڕاستی ناکرێتەوە بەراوردیکەی بە هاوڵاتیەک و هاونیشتمانیەکی ئاسایی لە ژیانی ڕۆژانەدا ماندوو بووە ڕیشی لەم سەحوە جوان و پیرۆزەدا سپی کردووە ینی عەزێتی پێوە چەشتووە تەمەن و لەوانەیە لە ڕووی مادیەوە پێوە ماندوو بوو بێ لە حوجرە و لە خوێندن و لەوانەوە اینجا بۆیە دایم مامۆستا ئاینی مەفروزە و واجبە لەسەر کۆمەڵگا ڕێزی لێ بگرێ ڕاستە وەڵڵاهی جا ئەمە بەڕاستی ئەو قسە خۆشانەی کە دەیکەین کە دەیڵێن جیاوازیەکی هەیە جا من هەموو جارێک کە دەست بە قسەیەکی خۆش دەکەم دەڵێم جارێک کابراایەکە بۆ قسەی و عالەمی دەکە دەگۆ خەڵکی نەقەتتان گوێ لێ بووە یانگۆ ناوەڵا قەت جێمان لێ نەبوو دەگوڵ ئامیش یەکەم جارە ژێم لێ بێ بەس ئیمە کاکە دەڵێم وەڵڵا ئیمە ئەوهانیە هەمووی لە ئوسولی کوتوب لە جێگایەکاندا دەری دەینین تەماشا دەکەین یعنی شتێکی جوانمان بەبەر چاوی دەکەوی لەکن عولەما لەکن زانایان یعنی ئەو شتە خۆشانە لە بۆ خەڵک باز دەکەین و لە سەمیمی دینەکەشەوە دائیمەن یەکیش لە ئیشتیاقی وتار و خوتبە و مەحازەرە ئەو زۆرشتانە ئەوەیە کە شعری تێدابی ئەدەبی تێدابی قسەی خۆشی تێدابی ئاەت و حەدیث و ئەو زۆرشتانە هەمووی تێدا وجودی هەبی و شتێکی خۆشەوە شتێک لۆ بڵێم هەر بە کورتی بۆی ئینسان کە شت زۆر دەخینەوە سبحان الله خۆی لە شتی زۆر جار نەجات دەدا لە ماری مامۆستایەک دەرسمان دەخین دانیشت بوون شتیانینا ئەوە دایاننا هەرکوو دایاننا تەڵەبەک یەکسەر پڕیدایە ئەمیش زۆر ئوسلوبەکەم پێ ناشیرن بوو وتم إذا لم تستحي فاصنع ما شئت زۆر تووڕە بوو زۆر تووڕە بوو گۆزی مامۆستا یعنی وەی لێهاتە منەوە هەبێ شەرم بم کە برێن دەستمدایە تو کون ئەو حەدیثەی تێگەویشتی تو نەتخیندەوە دەرێ إذا لم تستحي فاصنع ما شئت شەرم نەما چی دەکەی بکە تبابە ئیمامی ئەحمەد دەفەرمێت تەفسیری ئەو حەدیثەیە گەشتەك شەرمی تێدا نەبوو بیکە حەڵاڵە تۆ تەلەبەی عیلمی تا ئێستا وە نازانی وەڵڵاهی یەقینمە بۆ مەبەستە نەبوو بەس باشش خۆت خوشتار کرد ئەرێ وەڵڵا ئەجا کە شت دەخینیەوە سبحان الله مەجالت لۆ زۆرە بی لۆ قسەکردن لە ئوسلوبی مەجلس ئەرێ وەڵڵا شتێکی خۆشت لۆ برم لەسەر جامیعە تەڵەبەیەکمان هەبوو ڕۆژێک هات گوتی مامۆستا حەز دەکەم شتێکت پێ برم ئەتیادێ گوتم فەرموو گوتی یەکێک لە تەلەڤیزۆنی وتاری دەدا بەس دەبێت ئەتووی زۆر بە تو دەچی ئەمیش غێر کراس و پانتۆرم لە بەدا بوو کەس مەکولەی دوایی سیماکەم دەگۆڕا لۆی تەریق نەبی تۆ گوت کاکەوە هەر ئەمنم گوتی مامۆستا ئەتووی چەوە زۆر زیرەکە وەکو نەوعی تو نییە گوتم ئێستا زیرەکە زۆر زیرەکە گوتی گوتم مادەم زیرەک بێ هەر باشە تەواوە چ عیبینێ باشە سبەینی هاتەوە فەقیرە دیار بچوو لە تەڵەبەی پرسی بوو گوتوی ئەمە دەرێ مامۆستای کەسەکەی زۆر زۆر زیرەکە لە تەلەڤیزۆنی قسان دەکات دەرێ ئەمنم گوتی بێ ئەقرهەوە بەخۆیتی زاسبەینی هاتووی احتیزاریە کردەکە مامۆستا بە قورعان من نەمزانیە وەمزانیە تو بە سوحبەت وەدەرێ گوت کاکە من لەم و تو تەریق لەم بێەوە نەوێرانە مامۆستا یا ڕەبی دەست خۆش بێ